جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان. کاک فەرهاد پێش ناوبڕەکە باس لەوە دەکرد کە دابشکردنی ئەم داهاتی عێراق کە دەنێرێ بۆ هەرێمی کوردستان دابشکردنەکەی نائەدالەتیە، یعنی ئەگەر ڕوونی بکەیتەوە مەبەستت چی بوو؟ بەڵێ بوەرە مەبەستەوە ئەم کێشانێک ئێمە ڕۆژانە لەگەڵ بەغدا بۆمان دروست دەبێت لەسەر سێ بابەتە. یاک خاکە ئەوە سنووری کوردستان و ناوچە دابڕاوەکانە، دوو مەسەلەی دەسەڵاتە. ئێمە لە بەغدا مادام دەڵێن دەوڵەتێکی اتحادیەوەی هەمومانە بێ مەش بەشدار بین لەوێندەردا، ئەوە تا بەڕێ سەرۆک کۆماری ئێمە، ئەوە تا مەثەڵەن کۆمەڵی وەزیرمان، ئەوە تا لە کۆمەڵەدا و دەستگای عراقیدا حل لە پەرلەمان تا دەکاتە سیستەمی قەزاوەتی ئەوانە ئەبێ بەشداری بۆ لە بەشداریەکەش بەشداری فعلی و کارا بێتن. مەبەستی ئۆپۆزیسیۆن نابێ بەشداری بێ. نەخێر مەبەستی کوردە نەخێر قالبێکی ترەوە باسی کوردستانەکە. خاڵی سێم ئێمە لە باسی ئۆپۆزیسیۆن باسی ناوخۆجیاوە لەگەڵ باسی بەغدا. خاڵی سێم مەسەلەی داهاتە. داهات لە عێراقدا ئەو میزانی کە عێراقی لێ پێک دێت، ئەو شتە داهات لە هەموو خەڵکی عێراقیەکان بەشدارن تێدا. ئەگەر بۆ نمونە لە ئەم قەسرەوە تا دەگاتە ئەو سەری عێراقەوە هەر هەمووی ئێمە بەشدارین کەوا بوو ئەو داهاتە نابێ ئەو بۆ خۆی وابزانێ ئەوە خێرمان پێ دەکاتن، چونکە بەشی خەڵکی عێراقیەکان ئێمەش مادام بەشێکی لە عێراق بێ بەشەکەمان دیار و ڕۆشن و ئاشکرا بێ. هەر گرفتێک لەوە کە دروستی دەکەن، هەر کێشەیە کە دروستی دەکەن بەڕاستی کێشەیەکی بێمەبنایە ڕوو دەستوری و دەستورەوانی هەموو چارەسەر کردیە. ئەنجا ئێمە بۆ ئەوی بتوانین تەصنیفی کێشەکانی خۆمان بکەین بە بۆچوونی ئێمە ئەوەیە کە لەنێو کوردستاندا پێویستیمان بەوەیە جارێکی دیکە ئێمە نێوماڵی خۆمان تۆکمەتر بکەینەوە. بەویش بۆ دەبێت دەستورێک جارێکی تر بگەڕێتەوە پەرلەمان بە محکەمی تەوافقی نیشتیمانی لەسەر بکرێ، دواتر بتوانین لە ڕێدا و تەوافق نیشتیمانی هەیەتێکی تەفاوز تشکیل بکەین، ئەو هەیەتە تەمسیلی خەڵکی کوردستان بکات، تەمسیلی داو دەستگەکانی حکوومەت یاریمە کوردستان بکە بە دەسەڵاتی تەنفیزی لەگەڵ بەغدا مامەڵی ڕسمی بکەوە، کەناڵی ڕسمی و ئاسایی بێتن تاوەکو بتوانین ئێمە کێشە و گرفتەکانمان لەو کەناڵانەوە ڕوبڕووی بەغدای بین و هەروەدا دەستکەوتەکانمان بەدەست بێنین. دکتۆر ئەمە خاڵێکی لاوازی کورد نییە کە پیشانی بەغداش بدرێت کە نێو ماڵی کورد ڕێک نەبێت، ینی بۆ نمونە لەسەر پرۆژەی دەستور بۆچی هەموو لایەنەکان ڕێک ناکەون، بۆچی ناگەڕێتەوە پەرلەمان، بۆچی زۆر جار لەگەڵ ئۆپۆزیسیۆنە هەر یەکە و لە وادیەک ئەخوێنێت دەسەڵات ئۆپۆزیسیۆن. من خۆم ئەڵێم دیموکراتیەتێکی باش محتاجی بە ئۆپۆزیسیۆن هەیە، بدون معارەزە هیچ دیموکراتیەتێک لە دنیا نییە. من مؤمنم بە تەمامەن لەگەڵ ئەمە هەمووی پێکەوە، بەڵام نەک معارەز بم بۆ هەموو شتێکی باش و خراپ، نەک دەسەڵاتێکی مطلقش بم بۆ هەموو شتێکی باش و خراپ. کە دێین باسی ئەم مۆزوعەکەین ئەوەی کە پێویستە چ بێتەکردن، مۆزوعی دەستور حقیقەت مۆزوعێکی قانونی سیاسی باگراوندێکی تری ئەوێت. من دەڵێم لە هەر قۆناغێک پتر ئەمڕۆ ڕێکخستنی ماڵی کوردە و تەوحیدی خطابی کوردە لەسەر ئەم قەزیەی کە ئەمڕۆ ڕوویەدات بە تایبەت مادەی 140. خۆشبەختانە من کە لە بەغا کارم کردی لەسەر ئەم مەسەلە بڕۆ بکەن لەگەر برادرانی لە پەرلەمان ئەمستای پەرلەمان، لە برادرانی گۆران، برادرانی یەکگرتو، برادرانی کۆم و برادرانی پارتی، برادرانی یەکێتی، هیچ تەمیزێک لە مووقفیان نییە لەسەر ئەم قەزیە، قەزایەی مەسیری لە کوردستان لە قاعیدا مزاداتی سیادی لەو لێرە هەیە لەسەر هەموو شتێک هەبێت تەمەناکەم لەسەر ئەم قەزیە نەبێت لەبەر بەغا ڕەهانی بەغا لەسەر ئەم قەزیەیە کە بوو کێشەی ئەوەی کە مامۆستا ئیسارەی کردەوەی هەیئەی تەفاوزی مەشروعەکە تەواو بووە بەردەستی ئەنجومەنی وەزیرانە بە هەموو کەسێک هەمویان هەموو ئەحزابە سیاسیەکانی کەنوێنەریان هەیە لە پەرلەمان پێویستە بەشدار بنتیا، بەڵام ئیشی تەفاوز لەگەل هەر حکومەتێکی دنیا ئیشی حکوومەتە. پێویستە ئێمە کورد ئالیەتێک بۆ خۆمان بدۆزین چۆن پێکەوە بکەین. ئەمڕۆ حالەتێکی نەشازمان هەیە، معارەزە لە حکومەت نییە، هەستەکە بێبەهر نیە لە تەفاوزە تاکو حەق حەزی لێ لە بەردیفاعی بکات، نەکو حەزی لێ تەفاوز هیچ تەفاوز سەرئێش و مەشاکل و دڵئێش و شتی تایە خۆمەکاسبیتیانە حقیقەت مەبدەئیان مەفهومیان شتێکی زۆر جێگا ڕێز و تەقدیرە. ئالیەتێکی ئەوماندا لە ئەنجومەنی وەزیران مەشروع قانونێکمان حازر کردیە، مەفروضە بە نزیکترین کات بگاتە بەردەستی برادرانی پەرلەمان و ڕای پەرلەمانە کاچکارەکەن. یەک ڕێکخستنی ماڵی کورد ئەهەم شتە لەم قۆناغا. تەئیدەم بۆ قسەی کاک ئەوەی کە ئێمە لە 140 ئیشمان کردیە نەک ئیش نەهاتیەکردن، بەڵام لە حەجمی طموح و تەوەقعی ئێمە نەبووە. یعنی کێرڤەک
لە ناحیەی تعویزات و ما تعویزات و شتیوە زۆریشمان کردیە بەڵام ئەمە حەلی ئیشەکە نەبیە ڕوح مەفهومی بەغاب و حەلکردنی ئەم کێشەیە مەفهومی پێنکیلەرە مەفهومی مسەکیناتە مەفهومی حەلی جەزری نییە ئەگەر ئەم کێشەیە من جارێک لەگەل سەرۆکی وەزیرانی عێراق ئەم مەوزوعە بڕوا بکەن فیس تو فیس ماکەکە ئەم مەوزوعە ئەگەر وانەکەین چەند ئیستوار بکەین لەسەر جێبەجێکردنی زۆر مەشاکل لە خۆڵی کوردستان لە خۆڵتانە بێت پێویستە بە جدیتر کار بکەین لەسەر ئەم مەسائلانە پێویستە ئەم کێشە بێتە حەلکردن لەبەر شتی لەمە ئەم قسە لە نهاتی 2007 حقیقت قسەکانمان هەمومان ئەگەر ئەو کێشەمان حەل کرد بۆ لە پێش 2007 ئێستا عێراق لە قۆناغێکی تری تەمامەن مختلف دەبوو لە ئەمڕۆ لەم وەزعی کە ئەمڕۆ تیادا نەبوو لە قیمەی فەساد تەوەتوری سیاسی تەحەشودی عسکەری خطابێکی متەوەتر لەسەر نفسی اقتصادیان وەزعێکی خراپ خەڵک لەسەر عسابی خۆی حتا لە هەموو نەک لە کوردستان لە جێگاکەیتر سبب ئەساسیەکە بوو نەبوونی ڕوویەیەکی حقیقی حکوومەتی بۆ حل لە سەوارەت بە مەوزوعی حدودی ئیداری جەنابی سەرۆکی کۆمار مەشروعەکە پێشکەش کراوە سەرۆکی پەرلەمان ویستی تەخیری بکات بە فەکرەیەکی کرد برادران لە لیژنەی قانونی و لە پەرلەمان خستیانە ناو بەرنامەی درایەک بۆ هاتەکردن لە پەرلەمان لە قۆناغی ئەوە دێ بەڵام ئەمەش کێشەکە حەل ناکات بۆ پێویستە حکوومەتی اتحادی لەگەل کوردستان سەقفێکی زەمەنی معەن لەبەر سەقفی زەمەنی تا ئێستان داناوە بەغا هیچ التزامێکی پێ نەکردووە تا ئەم فترە کێشەکان جێبەجێ بکەن حەلی بکەن ئەهەمشی ئەم کێشەیە ئەمە دایکی کێشەکانی تر هەر لەسەر ئەم کێشەیەکە گارێز کە کورد پێداگری لەسەرەوە کرد ئیبراهیم جعفەری بگۆڕێت ینی پیان وابوو کە ئیبراهیم جعفەری ناتوانێت کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکە لەسەر چ بنەمایەک لێکۆڵینەوەی کرا لەسەر کەسایەتی مالیکی ئایا مالیکی لە ئیبراهیم جعفەری باشترە ینی لەسەر چ بنەمایەک مالیکی هێنرا پاڵپشتی بکرێ ببێتە سەرۆک وەزیران ئێستاژەوە تا مالیکی کێشەکانی قوڵتر کردوتەوە لەو کێشانەی کە جعفەری دروستیە کرد خۆی خۆ مەسەلەکە مەسەلە شخصی نییە بەڵام شخصێک کاتێک بە ڕۆژی ڕووناک کۆسب دەخاتە بەردەم جێبەجێکردنی مادەیەکی دەستوری یاخود خواستێکی ڕەوای گەلی کوردستان و تۆش توانای ئەوە تەیە ئەو شخصە لەو مۆکە ئەلادێ ئەبێ لای دێ لەسەر لا نەکەوی مالی چیش بێ ئەو بێ ئەو کاتە ئەومان پێ ئەکرا پێمانەکرا ئەوە وەکو دەڵێ پیشاندانی مەترسیەک بوو بۆ ئەوی دوای ئەویش دێ خۆ ئێمە ناچین مالیکی و یاخود جعفەری ببینە نەخۆش باشە خۆنایەکی بین نەخۆشخانەتی ئەو تۆ ئەوە کۆسپی دروستەکەت ئەوەمان پێداگریمان کرد ئەبێ لابچێ ئەوەی تر هات ئەڵێ من جێبەجێیەکەم ئەڵێ جێبەجێیەکەم ڕێکەوتنامەت لەگەڵ ئیمزاکە لە بەرنامەی کاری حکوومەتەکە ڕایەگەینی ئیتر ئەوەیە دواتر ئەو پێی جێبەجێ ناکرێ یاخود هەوڵی جددی نادا بۆ جێبەجێکی ئەوە شتێکی ترە ینی خۆ ناکرێ ئەمە بڵێن مادام ئەومان لادا مادام ئەبێ ئەوەش لا بدەین ئێستاش ئەومان پێ لا بدرێ لایەدێ ئەگەر لەسەر خواستی ئێمە بیکە بۆ دووبارە هێناتانە چێ مالیکی خۆ لە کابینەکەی پێشووە هیچ کێشەیەکی چارەسەر نەکرد دیسان ڕێککەوتنەوە لەگەڵ هەمان کەسایەتی بەو شێوێنی هەمان حزب ئەوان جێبگرن مالیکی نوێنەرایەتی شیعی عێراق کاتن لە دەسەڵات مالیکی تاکە شەخص نییە بەشێک لە شیعە هەموو شیعەن زۆر بهرە زۆری شیعە لەگەڵیەتی لە بەرەکەی ئەوەن لە لیستی هاوپەیمانی نیشتیمانی ئەویان کاندید کردو بۆ ئێمە کاندیدمان نەکردووە ئەبێ لە بیرمان نەچی هێزە سیاسیە شیعەکانی عێراق ئەویان کاندید کردووە کە ئەوان گەورەترین گروپی سیاسی و گەورەترین گروپی پەرلەمانینە ئەوان کاندیدیان کردووە ئێمەش لەگەڵ یاکە کێکانی دەکەن بۆمانە بڵێن ئەوە نەبێ ئەو بێ گرنگەوێ ئێمە لەگەڵی ڕێکەوین تۆ پابند دەبی بە دەستور ئەڵێ پابندەم بە دەستور جگە لە دەستور لە بەیان نامەش و لە ڕێککەوتنامە دوو قۆلەکەشی تاکید لەسەر مەسەلەکە کرایەوە خۆ ئێستاش ئەو ناڵی مادەی سەد و چل جێبەجێ ناکەم خۆ ئێستاش ئەو ناڵێ من دژی جێبەجێکردنی مادەی سەد خۆ ئێستاش ناڵێ من هێزەکانی ئۆپەراسیۆنی دیزلم لە دژی هەرێمی کوردستان یاخود لە دژی مادەی سەد و چل جێبەجێ کردووە یعنی ئەو قەتەوە ئەوە ناڵێ لە کاتی ئەزمەیەکی سیاسیە هێزەکەی جوڵاندووەمە مانای چێ خۆ بانێڵێ پێمان گوتووە نادەست خۆمە بەرگری لێ ناکەین نادەستوریە دروستکردنی ئۆپەراسیۆنەکە نادەستوریە جوڵاندنەکەشی نادەستوریە ئەوە لە بەرامبەریشیدا هێز چۆتە بەرامبەری خۆی مەش هێزمان جوڵاندووە لە بەرامبەری بە خۆت بە چاوی خۆت تاکو تۆپت نەدیت چوە دۆست خۆرمات و
خۆی بەش لە بەرامبەری دەستەوەستان نەوەستاین تۆ ئەو هێزم بۆ دروست کات و منیش گفتوگۆی لەگەڵەکەین بەڵام کاتێک ئەو گفتوگۆم لەگەڵ نەکا شێوازی تر هەیە بۆ بەرگریکردن لە خۆمان دڵنیا بلەوە. زۆر سپاس. لە ساڵی 2006دا کاتێککە لیستی عێراقیە هەوڵی دابکشێتەوە کە مالکی لە ڕوتی سەدریدا ڕوتی سەدر ویستی بکشێتەوە لە حکوومەت تەنیا کورد مایەوە کە پاڵپشتی لە مالکی کرد. ئایا پێدوان نییە کە جارێکی تر مەسەلەن کورد مالکی بەهێز کردەوە بۆ ئەوی ئەم مالیکیە بەهێزی ئێستی لە دەچێت؟ گومان لەوەدانیەوە لە ڕووی مێژوویەوە ئەو ڕووداوە ڕوویدان ڕەنگە و کاتە سات و کاتیەوە نەهات بێتن کە ئێمە هەموو کێشەکانمان بخێنە ناو سەلەی باڵێن عێراقی هەن لایەنێکی دیکەوە. بەڵام لە دواتردا بەڕاستی ڕووداوەکان پەرێسان بۆ ئەوەی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بینیمانەوە جارێکتر لەلایەن کوتلەی سەدری عێراقیە هەروەها بەشێک لە کوتلە کوردستانیەکان ئەوە بوون کە هاوڕا بوون دەبێت ساحبی سیقە لە بەڕێز نووری مالیکی وەربژیرێتەوە. ئەو کاتە هەندێک لە هێزە کوردستانیەکان لە ڕاستیدا یەک دەنگ نەبووین هەمومان هەندێک لە هێزە کوردستانەکان یەک دەنگ نەبووین بەڵام ئێستا خۆشبەختانە لەماوەی ئەو تەنگژەی ئەم دواییەکە ئێستا هێزێکی ترسناک و بەڕاستی هەڕەش ئامێزی هێناوەتە سەر دووسو و هەروەها کەرکووک و شوێنەکانی تر هەموو کورد گەیشتە و قەناعەتە کە ئێمە چارەنووسمان لە بەرامبەر ئەو ویستی پاوانخوازیە لە ڕێگەی هێزی سەربازی و هەروەها دروستکردنی ئەمرێکی واقع و مامەڵەکردن لەگەڵ بلۆکێکی کۆنکرێتی عسکەری هیچ چارەی نییە بەڵکو دەبێت هەموو خیارەتەکان بخەینە ڕووە. ئێستا جۆرێک لە کۆدەنجی نیشتیمانی هەیە لە کوردستاندا کە بەڵێ ئێمە ئامادەی لە حتا بۆ ساحبی سیقەیش ئەوەی لە ماوەی سێ مانگی ڕابردوو ئەو هێزەی ئامادە نەبوو ئیسە خۆشبەختانە ئەوش ئامادەیە بۆ ساحبی سیقا و یەکێکە لەو ئەوراقە بەهێزانێک کە من وازان بەڕاستی دەستکەوتێکی گەورەی لە ڕووی کوردستانی و ئەمە یەک دوو ئێمە ئەو ڕۆژەی دوایە کە مالکی ینی سنگەرەکەی گواستەوە لە مەسلەی سیاسیەوە بۆ سەربازی ئەو کاتە کورد هەستی بە ینی هەموو کورد بێگومان هەموو هێزە کوردستانەکان کۆبنەوەی پێرەی بەڕێ سەرۆکێرم نەگەری حیزب کوردستانەکان یەکدەنگ بوون لەسەرەوەی کەوا ئێمە لەبیری تعدیلکردنی و سلوکەینە ئەگەر تعدیل و سلوکە ناکرێ با تەبدیلی ئەو سیستەمە بگرێت ئەمە پەیامێکە دەبێت هەموو لایەنەکان بیزانەوە ئەمە خاڵەکی تر ئەو ڕۆژێک کە بەڕێز جعفەری گۆڕرا بە بەڕێز مالیکی دەبێتەوە لە بەرچاو بگرین کەسەکان ڕاستە کاریگەریان نییە بەڵامەکی نێ خۆی بۆ خۆی معادلەکە مادام لە تەرەفی کوردیەوە ویستەکە بوو کە ئێمە شخصێ دەگۆڕین لەبەرەوە مەسلەی مامەدڵ نییە کەوا بوو بۆ ئەوی ئەو کەسە پێی خۆی قایم نەکات بینە ئەبێ هەڕەشەی لێ بکەیت هەڕەشە لە پێەکەی بکەیت کاتێک کە هەڕەشە لە کورسەکە کرد ئەویش دەزانێت کە ئەم هەڕەشانە مەترسیدار و ڕەنگە ئەو بگۆڕن. ئێستا بۆ نمونە ئەگەر ئەم جارە هەموو هێزە کوردستانەکان کە سوپاس بۆخوا یەک دەنگین تازە نووری مالیکی و حیزبیدا و تەحالوفی نیشتیمانی ناتوانن ڕێیان لەسەرەوە بکەن بڵێن وەڵا کورد دوو دەنگن بابێ بین ئێمە بەشیجان بگرین لە خۆی و بەشەکەی تر تەمسیلی هەمووی ناکەن نا دەزانن ئەمە یەک بلۆکە هەموو یەک دەنگە هیچ چاری نیە ئیلا بێ لەگەڵ ئیرادەی تو هاودەنگ بێ ئەمە یەک دوو چۆنی هێزی کوردستانی بۆ بەرەکانی بەردەمی ئەو هێزی کە هێزی دیژلێ و هێزی عسکریەکە بەڕێز نووری مالیکی ناوێتی پێشەوە ئەوە پێگی ئەو تەفاوزە بە هێزەکە کە بەیانی ئێمە قەرار لەگەڵ حکوومەتی ناوەنی دابنیشین آخر معقول نیە ئەو دنیا جێش بێنێ ئێمەش دەرکوانەوە دەستمان بەرزکەینەوە بڵێ وەڵا با بچین حیوار بکەین گفتوگۆ بکەین ئەوە لە بەرامبەر ئەو هێزەیە قایمبوونی ئەو هێزە لە ناوچەکانی کەرکووک و دووس و هەموو شوێنەکانی دیکە هەموو خەڵکی کوردستان بە یەک دەنگ لە پشتی ئەو هێزەی کوردستانەوەی بۆ چونکو ئەمە تعبیر لە ئێرادی ئەرکوانە دەکات کە پاراستنی و خاکی و ڕاگەڕاندنەوەی و خاکی بۆ ئەرکوانە ئەگەر ئەو مافی ئێمە ئەو ئیستیجابە ناکە دەبێت بزانێ ئێمە یەک دەنگی لەسەر ڕەتکردنەوەی ئەو ئوسلوب مەسلەکە ئەمە خاڵەکە دەبێت هەموو لایەک بیزانین خاڵێکی دیکە کۆی ڕووداوەکان ئێستا بەر ئەوە دەڕۆنە هاوپەیمانی نیشتیمانیش شیعیش کە هێزێکی کارە و کاریگەرە لە عێراقدا ئێمە بەڕاستی لە ماوەی 9 ساڵ ڕابردوودا دۆستایەتی مابوو پێشمان خۆش دۆستایەتی پارێزین لە هەمان کاتدا پێمان وایە عێراق بە هاوسەنجی پێکاتە سەرچەکانی بنیاد دەنرێتەوە ئەگەر بەڕێز نووری مالیکی و هاوپەیمانی شیعە و حیزبی داوە و دەوڵەتی قانون هەموو هێزگەلی عێراقی توانە مرۆییەکان توانە سەربازیەکان توانە ئابوووریەکان توانە داراییەکان بخانە گەر بۆ خزمەتکردنی خەڵکی عێراق ئێمە وەکو خەڵکی کوردستان یەکەم کەسین کە پشتگیر لێ دەکەین دەستخۆشی لێ دەکەین
ئەگەر ئەوان بێن مەثلەن عێراقی نوێ بنیاد بنێنە لەسەر بەرەو پێشبردننی پرۆسی دیموکراسی بەهێزکردنی مواسساتی قانون بەهێزکردنی مەثلەن دا و دەستگای دەستوری لە ڕاستی دایمە هیچ خیارێکمان نیە جگە لە بەیەکەوە ژیان و بەردەوام بوون بە پێچەوانەوەیشەوە دەبێ بەڕاستی ئێمە تەماشاکاری ئەو ڕووداوانە نەبین کاتێک کە دەبینین چونکو لە ناو خەڵکی شیعەشدا نیگرانی و ناو خەڵکی شیعەشدا خەڵکیشی ڕەنگە بەیانی بتوانێت لەو ویست و خواستانی ئێمە تێبکەین بامامان لەگەڵ ڕوویتر بکەین. بەڵێ زۆر باشە. دکتۆر محەممەد یعنی یەکێک لەو هەڵانەی کە باسەکرێت کە کورد لە بەغدا کردوێتی مەسلەی زیادکردنی کورسیەکانی پەرلەمانی عێراقیە کە لە 275 کورسی بۆ 325 ئەو کاتەکە 275 کورسی بوو کورد 6 کورسی پەرلەمانی هەبوو کە کاتە نزیکی لە 125 ئێستا هەر هەمان ژمارەی هەیە و بەڵام کورسەکانیش زیاد کردووە. یعنی ئەمە هەڵەی نوێنەرانی کوردنیە لە بەغدا کە ئیسراریان کرد ئەمە یەکێک لە هەڵەکانی تر لە جانبی قانونیەوە من ئەڵێم گەورەترین هەڵە بۆ ئەوەی کە قانونی انتخاباتی پەرلەمانی عێراق تێپەڕی بە ڕێگایەکیوە نەک خزمەتی عملیای دیموکراتیەتەکە حقیقت تۆ ئەگەر لەسەر ئەو فکرەیە بێ لەسەر ئەو نەهجەی کە ئێستا ئەڕۆ لە عێراق کە دیموکراتیەتەکەی بۆ من خۆم دیموکراتیەت لەم وڵاتە پرۆڤەیە تا ئێستا لەبەر دیکتاتورت نەمایە بەڵام عملیای دیکتاتوریەت کارێکی زاڵە لە پشتەمەی عێراقی لە حکوومەت لە موسسات لە هەموو شتێک کە دەیت اعتیمادەکەی لەسەر زیادەی سکانی کە دێت زیادەی بتاقەی تەموینی ینی مالە ڕۆژێک وا لێ دێت پێویستە لە ئەگەر لەسەر ئەم نەهجە بەڕێوە بچین پێویستە پەرلەمانی عێراقی ببێتە 1000 کەس یان 2000 کەس کە خۆنەوەتەکردن هەر زیادەیەک تەخسی زیادی حەجمی خەڵکێکی یا نوێنەرەکانی خۆتەکە لەناو پەرلەمان ئەمە لە هیچ وڵاتێک ئەمە سیستمێکی عێراقی بەحتە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە لەبەر نەبوونی دێتای تەواو نەبوونی ئەحسایەکی تەواو تاکو بتوانی قانون انتخابات تەنزیمکەی بە شکلێکی صحیح ڕێگای عەدنزمارەی ئەندامانی پەرلەمان بە نسبەیەکی کە تەواوە کە ئەگونجێ ئەمڕۆ 100,000 کەس 100,000 دەنگ بە یەک کورسیە دوور نییە 2 ساڵی تر 150,000 کەس بە یەک کورسیەک بێتەوە خەلەلەکە قانونی بووە لەبێ بەڵام لەو کاتە حقیقت کورد تا حدێک دژی بوو لە پێشن پاشان بە هەندێک زغوڵی دەولی بە زغوڵی ئەمریکی تەمامەن وتمان باشە مقابل هەندێشتی تر بەڵام من ئەڵێم هەڵەیەکی گەورە بووە حقیقت هەڵە بووە لەبەر بۆ نەزەرێکی تەواویتیان نەبوو کە لە عادە ئەم شتە لی دەرچوو ئەوەی لە هەموو شتێک خەتەرتر ماکینەی دیکتاتوریەتە لە وڵاتە ئەم شتانە کە هەموو کە باسەکەین وڵا ئەم کابرا لێرە چوو ئەمە لێرەمان ئینا خەلەلەکە لە شەخص نییە نەک لە شەخصی ڕئیس وزەرایە بڕوا بکە ئەو ماکینەی دیکتاتوریەت لە مجتەمەی عێراقی عینەی نەفسی ماکینەیە کە سەدام حسێنی خوڵق کردیە دوێنێ سەدام حسێن دوور نییە سوبەی مالکی 3 ڕۆژی تر دوور نییە کاکە بێت 5 ڕۆژی تر نییە کەسێکی تر بێت پێویستە تەفکیرێکی جددی ئێمە بکەین چۆن ئایا دەستور توانیە ڕێگە لە دیکتاتوریەت بگرێت تا ئەمڕۆ دیکتاتوریەت ناڵێم دیکتاتۆر شتێکە دەستور هەموو دەسەڵاتەکانی یاوە بە سەرۆکوەزیران ئەم دەسەڵاتانە هەر سەرۆکوەزیرێک بێ ناکاتە دیکتاتۆر ماکینەیە یەکێک لە ماکینەکانە ئەو دەستورە تشکیلەی مجتەمەی عێراقیە عەقلیەتی لەناو عەسکەرکردنی مجتەمەعە تەلیهی شەخصە قایت لەم وڵاتەکە نەخوا یا رب استغفر الله يعني هر کەسێک کە پارەی بە تۆدا کۆنتڕۆلەکەت بەدەستیەوە بێت تەفکیر ئەکات خۆ ئەو شعورە لە لای هاوڵاتی نییە بابە من ئەم کابرا دەنگم پێداوە من هاوڵاتیم تۆ بە دەنگی من بوویتە ڕئیس وزەرا دەنگی کابرایەکت نەک بە خۆت وەحیلۆت هاتە بوویتە ڕئیس وزەرا پێویستە عملیاتێکی پرۆسسێکی درێژخایەنە پێویستە ئێمە تەفکیر بکەین ماکینەی دیکتاتوریەت لەم وڵاتە بڕوخێنیت لە پێش بە تەفکیر کە پێشن هەموو شتێکمان دەگوت سەدام حسێن زۆربەی مەشاکلەکانی عێراق سەدام حسێن نەبووە حکوومەت و بەحث و معارەزە و هەمومان زۆر شتمان دەستنیشام سەدام حسێن بۆ خۆمان کرد بۆ عەلاقەیەکی مەشاکل هەموو مەشاکلەکانی خۆمان خست بە سەرشە بەڵام بوومان دەرچووکە کە مەشاکلی عێراق تەنها سەدام حسێن نییە ماکینەی خوڵقکردنی سەدامەکانە لە وڵاتە ئەم ماکینە جاران بە 4 ملیار ئیشە کرد ئەمڕۆ بە 117 ملیار دلار ئیشیە کات
لەژێر کۆنتترۆلیە معناوی عاملی اقتصادیە عاملی اجتماعیە عاملی کەلتوریە عاملی سیاسیە ئاسکارەکردنی مشتەما دنیایەکی ئیشتر هەیە پێویستە تەفکیر بکەین بەوە. دەستخۆش کاتم زۆر کەم ماوە گەرفریا بکەم سەر یەک پرسیاریکەتان لێ بکەم کاک ئارێزیانی لە کاتی لێ هەوڵدان بۆ لێسەندنەوەی متمانە لە نووری مالیکی زۆر لە لایەنە سیاسیەکان گلی ئەویانە کرد لە هەرێمی کوردستان کە سەرۆکی هەرێم پێشتر ڕاوێژی لەگەڵم لایەنە سیاسیانە نەکردووە ئەمەش بووە هۆی خاڵێکی لاواز کە نەتوانرا متمانە لە مالیکی بسەندرێتەوە ئایا لە داهاتووتە ئەکرێت ئەم هەوڵە ینی سەر هەڵبداتەوە بە شێوەیەکی ترەم جارە. من سەرەتامە قسێکم گوتت دەستور ئەوەندە دەسەڵاتی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوە ئیکا بە دێتاتۆر حەزەکەم زانی ئەگەر دەستور جێبەجێ بکرێ واتە دیموکراسی هەبێ واتە فیدرالی هەبێ ئەوە دوو خاڵە سەرچێکە هەبێ و ئەحزابی سیاسی هەبێ و هەڵبژاردن هەبێ دکتاتۆر چۆن دروستە بێ اینجا خۆشی عقلیەت نا من گوتم عقلیەت نا اینجا خۆشی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هێتەنیا دوو خۆل سەرۆک کۆمار بۆ هێتەنیا دوو خۆل خۆی هەبژێتەوە واتە خولی سێم بۆی نییە لەبەرەوە ئەو دکتاتۆری ئێمە لە ڕابردوو بمانێت جارێکی تر بە پێی ئەو دەستورێک کە هەمانە ممچین نییە دوو خۆ ئازادی حزب و تعددیت هەیە ئەوە خۆڕێ لێنەگیرا لەبەرەوە ممچین نییە و مەسەریە اینجا ئەوەی تۆ باسیەکەی پرسکردن کارێکی زۆر زۆر باشە یعنی بێگومان ئەگەر ئێستا وەکو ئەو دانیشتنی ئەو ڕۆژە کراوە هەموو هێزە نیشتیمانیەکانی کوردستان یەکدەنگ و یەک هەڵوێستن خۆزگە لەسەر پێویستیشە دڵنیاش و هەموو هێزە کوردستانەکان لەسەر مەسەرە نیشتیمانیەکانە یەکدەنگ و یەک هەڵوێستن بەڵام حەزەکەم بزانی لێنەسەرنەوەی متمانە لەسەر ئەوە نەبووە هێزێک لەگەڵ هێزێک لەگەڵنیە لێنەسەرنەوەی متمان لەسەر ئەوەی بۆ ژمارەی ئەو ئەندام پەرلەمانانە یاخود ئەو هێزانەی کە بەڕاستی داوا دەکەن مالیکی بگۆڕێ کەمتر بۆ لەوەی کە پێویستە یەک خاڵی دوو حەزەکەم خاڵی دوو ئەو گۆڕ دیسان باسەکەن ئەلتەرناتیڤی چییە؟ ئەگەر پتانی هێو مالیکی بگۆڕن یعنی جارێکی تر ئەو لایەنانامە کۆبێتەوە بۆ لێسنەوەی متمانە کەسێکی بەدیل هەیە لە شوێنی مالیکی دیارە بەدیل بێ هاوپەیمانی شیعی نیشتیمانی یەک لای بکاتەوە چێر ئەم مەسەلەی مەوزوعک نییە بەڵام ئەمە کۆمەڵە خیارەت لە بەردەمی خەڵکی کوردستان ئێمە ئیسە وەکو خەڵکی کوردستان بڕیارمانداوە پەیامێکمان ناردووە بۆ هاوپەیمانی نیشتیمانی بۆ دەوڵەتی یاسا بۆ مەرجاییات بۆ دەور و بەرمان ئەوە کە خەڵکی کوردستان بە یەکدەنگ داوا دەکات ئەم مۆزوعانە چارەسەر بکرێن کە چارەسەر دەکرێت باشە چارەسەر ناکرێت ئەبێ ئەمە ڕێگەی تر بگرینە بەر ئەو ڕێگەیانە ئەبێ دواتر هەموو لایەنە کوردستانیەکان گفتوگۆی لەگە بکەن و لەسەر ئەساسیشی هاودەرجی نیشتیمانی دکتۆر ئەگەر زۆر بە کورتی ئایا بە لابردنی نووری مالیکی کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بەرەو چارەسەر ئەڕوات پلانیکەم منەڵێ مشکلەکە لەگەڵ شەخصنیە من تەمەناکە مەشاکلەکانی خۆمان هەرچی کەسێک بێت لەگەڵ مالکی بۆ چوونێکی ترمان حەلی کێشەکان بێتەکردن لەبەر خەلەلەکە لە شخصا خەلەلەکە لە سیستەمان کەواتە بێ سیستم لە بەغدا بگۆڕێ بێشک زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.